ئازیزانم خۆشەویستانم ئەو کاتتان شات دڵخۆشم جارێکی دیکەش لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی فەرهەنگ بەیەوەی بەڕێز دەکەمەوە. لەم ئەڵلقەیەدا باز لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە هەروەها دۆخی ئێستای کتێبخانەکان دەکەین. بۆ ئەم مەبەستە هەردوو هاوڕێم هەردوو ئازیزم لە هەولێرەوە هاتوون کاکە سەنگەرزاری بەڕێوەبەری دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە، هەروەها کاکە ئاشتی شێرکۆ بەڕێوەبەری کتێبخانەی ئاشتی. بەخێر بێن. زۆر سپاس. کاکە ئاشتی جەنابەت کتێبخانەی ئەهلیتەیە، یەکێک لە کتێبخانە جوانەکانی شاری هەولێر، بێگومان لە پێشانگاکان ئامادەی دۆخی ئێستای کتێبخانەکان دەزانی. دەمەوێت بە کورتی بۆ من و بۆ بینەران باز بکەی ئێستای کتێب لە چدایە، ئێستای کتێبخانەکان لە چدایە؟ زۆر سپاس کاک تەلعەت بۆ بەرنامەیەت. بەنسبەت دۆخی کتێبخانەکان خۆی ئێستا زۆرترین دەستگای چاپ و بڵاوکردنەوە لە کوردستان بە تایبەتی لە هەولێر و سلێمانی هەیە. زۆرترین کتێب ڕۆژانە چاپکراومان هەیە، بەڵام کوردستان بە تایبەتی هەولێر و سلێمانی قبوڵی ئەو هەمووە کتێبە ناکە کە هەیە، بە حکمیەوەی کە باری دارایی خەڵک لە ئاستێکی خراپدایە بە تایبەتی لە ئێستادا. ئەوە بوویتە هۆکاری ئەوەی کە زۆرترین کتێب چاپ بکرێ، بەڵام ڕێژەیەکی کەم فرۆش هەبێ. کەواتە لێرەدا پێم وایە ئەو دەستگایانەی کە کاری چاپ دەکەن و کتێب بڵاو دەکەنەوە پێویستە ڕەچاوی بارودۆخی خوێنەر بکەن، نەک تەنیا بەرژەوەندی خۆیان لە بەرچاوی بۆی زۆرترین کتێب بخەنە بازار. ئیتر ئەو کاتە چ ڕوو دەدا زۆرترین کتێب دەکەوتە بازار، بەڵام خوێنەرە چکەم چکە ڕێژەی خوێنەر دیاریکراوە لە کوردستان و ئەوانی دەشخوێننەوە قوتابین یان چین توێژێکی جیاوازن وەلایانی داراییان سنووردارە. هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەو کتێبانەکە چەند کتێبێک بە پەنجەی دەست دەژمێردرێن تیراژەیان کە دەگاتە 1000 دانە و تەواو دەبی، ئەوانی تر دەتوانن بڵێن 500 دانەشی لە چاپ دەکرێت دەمینێتەوە لە کۆگایەکان، فرۆشی نییە. کەواتە ئێستا خوێنەری ئێستاش لە دوو کتێبی جددی نییە. ئەو کتێبانەی کە جددین چەند کتێبێک نەبێ کە نووسەرەکانیان دیارن فرۆشیانەیە، ئەوانی تر زۆرترین بە دیاری دەبەخشرێ. ئێستا دیاریدەیەک کە لە کوردستان بە تایبەتی لە سلێمانی و هەولێر ئەو کتێبانەی کە گەنج حەزی پێ دەکەن لە زمانەکانی بێگانەکە دەکرێتە سە زمانی کوردی، فرۆشێکی زۆریان هەیە. یعنی کەواتە لێرە ئەو کتێبانەی کە باسی دەکەم کە فرۆشیان هەیە کتێبی باشن، چاکە دەخوێنرێتەوە، بەڵام لە هەمان کاتیشدا پێم وایە خوێنەر تا ڕادەیەکی زۆر باش ناتوانانی سوود و چێژی لێوەربگری. تەنیا بۆ ئەو کاتەی خۆشە کە دەیخوێنیەوە کاتیە بۆ خوێندنەوەش کاتی. زۆر خوێنەر هەیە دێتە کتێبخانەکەمان دەپرسی مامۆستا من دەیخوێنمەوە، بەڵام دوایەوەی کە کتێبەکەدا دەخم نازانم چی بخوێندەوە. یانی ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی پێم وایە دەستگایەکان لایەنە بازرگانیەکە وەلا بنێن، حەق خۆیتی مافی خۆیتی لەبەرەوەی هیچ شوێنێک یارمەتی نادا، بەڵام دەکرێت بارودۆخی خوێنەریش ڕەچاو بکرێ، تەنیا هەموو ڕوولۆیەک بابەت نەکەن کە ئیتر دەستگایەک کتێبێک چاپ دەکا فرۆشی هەیە ئەوی تریش هەمان شت پێویستە گشتگیری بەنسبەت چاپکراوە کتێبەکان. سەرم بابەتی بیرەوەری کەمیشی لەسەر دەکرێت، بابەتە فەلسەفیەکان چەند دەستگایەک نەبی، زانستی هەروە ینی فکریەکانی تر کۆمەڵک بابەتر. کەواتە دەبی ئێمە لە کتێبخانەی کوردی بەگشتی زۆر فەقیرین لە بابەتە مێژوویەکان، زانستیەکان، فکریەکان، فەلسەفی تر ئەو بابەتانە. تەنیا ئەو بابەتانەی کە بازاڕین تیجارین زۆرترین کاری بۆ دەکرێت، ناقیش نە دەستگایەکە، لەبەرەوەی کە هیچ یارمەتە چی نادرێت، ناچارە کار لەسەر ئەو کتێبانە بکە کە زۆرترین کات بە زووترین کات بیکاتەوە پارە و بتوانین کتێبەشکە پێچاپ بکەن. باشە، لێشاوی کتێبی خراپ کە جەنابیشت ئاماژەت پێدا بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ بازاڕەکە، بۆ مەسلەی عەرز و تەڵەب، بۆ خوێنەر یان بۆ دەستگایانەی چاپیەکەن؟ یعنی ئێستا گلەی لەوە دەکرێت کە دنیایە کتێبی خراپ لە ڕووی ڕێنووسەوە، لە ڕووی زمانەوە، لە ڕووی بابەتەوە دەخرێتە بازاڕەوە، و ئەو گەنجانە کە هێشتان با بڵێن وەکو تەمەن و ئەزمون هی ئەوە نییە زاڵ بێ بەسەر ئەوەی چ دەخوێنێتەوە چ ناخوێنێتەوە. تۆ خەتای ئەمە لەکوێ دەبینی؟ خۆی ئەو کتێبانەی کە ئێستا کە باسمان کرد لە پرسیاریەکەم کێشەی ڕێنووس و خاڵبەندی و کۆمەڵک یاسایە کە دەبی لە ناو کتێبدا هەبی هەیە،
بەڵام ئەوانەی کە دەخوێننەوە مثلەن هەست بەو بۆشایی هەست بەو نەقسەی بەو هەڵانە ناکە بەڵام تۆ کتێبێکی بیرەوەری کە دەخوێنیەوە ئەو کەسێک کە ئەزمموی هەیە کە دەخوێن تۆ یەکسەر هەست دەکا کە ئەو کتێبە کێشەی ڕێنووس و خاڵبەندی و کۆمەڵک یاسا هەیە کە لە ناو کتێبەکە دەبێ هەبی تێیدانیا هەست پێ دەکە بەڵام لە کتێبە توجارێ بازرگانیەکان ئەو شتا ئاساییە ینی تێدەپەڕی خوێنەر کەواتە ئێستا من بەدواچوونێکم کرد ئەو کتێبانی کەوا ئێستا بوویتە پرفرۆشترین لە کوردستان لە وڵاتانی دەوروبەر و تەنانەت لە ئەوروپا و لە ئەمریکاش ینی ئێستا داگیری کردیە ئەو فرۆشەیە ینی هەر لێرە نییە برێ ئەمە کە ئەو کتێبانە کە ئێستا فرۆشیانەیە خۆ کتێبەکان نووسەرەکانیان کورد نین هەمووی لە زمانی فارسی و تورکی و ئینگلیزی و عربی دەکرێنە جیلەکی گەنج پەیدا بوو ئێستا لە هەموو جیهان ئێستا داگیریان کردیە ینی خەڵک سۆشال میدیا یا تەوانە بووینە هۆکاری ئەوەی کە زۆرترین گەنج خوێنەر بۆ خۆیان ڕابکێشن کتێبەکانیان پرفرۆش بی کتێبەکانیان بازارێکی زۆری هەبی نووسەرمان هەیە لە خەریجی عەربی کتێبی کە بە عەربی بڵاو کردوتەوە لێرە زیاتر لە 20,000 دانەی کتێبەکە لێ فرۆشایە کتێب هەیە لە زمانی تورکی کراوەتە زمانی کوردی زیاتر لە 15,000 دانەی لێ فرۆشایە بەڵام گرفتەکە ئەوەیە جیهانیە ئەو دیاریدەیە ینی هەتەنیا لە کوردستان نیە بەڵام لێرە دەکرێت ئەمە چکە لە بروی با بڵێن سێ شاری هەولێر و سلێمانی و دۆک وە کەرکووچیش وە منتیقەی گەرمیان و ڕانیەوانش بەڵام وەکو پارێزگار کە باسی دەکەم تر دەکرێت ئەو دەستگایانە کار لەسەر ئەوە بکەن تەنیا ئامانجیان ئەوە نەبی مامۆستا تەلعات من بتوانم کۆمەڵە کتێب چاپ بکەم و بیخەمە بازار بیفرۆشم ئێستا گرنگ نییە هەمان دەستگاش دێ هەمان ستایلی دەستگای فام دەکات دەستگایەکەی تر دەکات دەستگایەکەی تر دەکات کار لەسەر یەکتر دەکەن ینی بەرنامەیان دیانە ڕەگەزیان دیار نییە هیچ دەستگایەک چەند دەستگایەک بە 50 دەژمێردن ڕەگەزیان دیارە کە کار لەسەر چ بابەتێک دەکەن ئەگەر بێت و دیاربی دەستگای فام و دەستگایەکەی تر لە هەولێر لە سولەیمانی لەویکە کە ڕەگەزی کاریان دیار بوو ئەو کات خوێنەریش دەزانی دەستگای فام چ کتێبێکی هەیە دەستگای جەمال عیفان چ کتێبێکی هەیە دەستگای ئاوێر چ کتێبێکی هەیە ناوەندی ئاشتی چ کتێبێکی هەیە بەڵام ئێستا بوویتە تێکەڵە تر هەموو دەمەوێت کتێبەکەی چاپ بکەم و خوێنەر بەلای خۆم ڕاکێشم و بیفرۆشمی تر فام دەیکاویت کە دەکەوی کە دەکە بەلامەوە زۆر گرنگ نییە ئەوجا دێەوە سەر لایەنە چاپەکەی لە ڕووی کوالیتی ئێستا باشترین کتێبی کوردی لە هەموو وڵاتان کتێبی کوردی جوانترینە لە ڕووی کوالیتی بەڵام لە ڕووی ناوەڕۆک بەشەشی زۆریان هەموو نا دەستگایەکان ڕەچاوی لایەنی ڕێنووس و کۆمەڵک بابەت و یاسا هەیە کە لە کتێبەکەدا دەبێ هەبی نییە ڕەچاوی باردۆ خوێنەرمانی دەکەن ئازار دەدەن یعنی ئێستا کۆمەڵە کەسێک پەیدا بوونە کار لێ وەرجێڕان دەکەن من لێم پرسیون تا ئێستا کتێبیان نەخوێندێتەوە تۆ کە دێ کتێبێک دەخوێنیەوە حەفو کە دەکەی سە زمانی کوردی دەبی بەعدێک کتابی لە ئەدەبی کوردی لە ئەدەبی ئەو کتێبی لە زمان یانە من هەتا جارێک لەگە مامۆستا حەزگەری دانیشت بووم گوتی چەند گەنجێک هاتن گوتی دەمانەوێت چەند کتێبێک هەیە کە چیرۆک شارەزایمان هەیە بیکەینە سە زمانی کوردی من چیرۆکانی ئیبراهیم محەممەد و چەندان ناوی تر کە باسی کرد خوێندیتانەوە گوتی نەوەڵە تا ئێستا کتێبمان نەخوێنیتەوە ئەی گوتی چۆن ئێوە دەچن دەتانوێ کتێب بکەنە سە زمانی کوردی دەبی شارەزایتان هەبی تر کۆمەڵە کەس پەیدا بوون تەنیا لایەنە مادیەکە تیجارەکە تەمەشا دەکەن تر لە زمانی عەرەبی دەزانی بەڵام تەرجەمەی حەرفی دەکەن ئیتر خوێنەر چی لێ دێ یان چۆن تێدەگا ئەخر ئەو تەمەنەی ئەو ئێستا و کتێبە بازاڕێنە کە پەیدا بووە ئیش لەسەر تەمەنێکی بچووک و بێ ئەزمون بەڵێ ینی ئەزمموی دەربارەی ئەو بابەتە نییە ترە دەیخوێنتەوە بەڵام تەمەنێک کە شارەزایی هەیە ئازاری دەدە مادی دەکات دەزانیە کتێبە یەکسەر دەستی لەسەر هەر دەگرێت ڕاستە دەست خۆش کاکە سەنگەر بەڕێزت بەڕێوبەری دەستگایەکی مەرموقی و دەستگایەکە ناودارە بە ئیشی جددی کاگە ئاشتی وەکو کتێبخانەی ئەهلی کێشەی لەگەڵ خوێنەرە یان کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ خوێنەرە ئێوە پەیوەندیان لەگەڵ نووسەرە مامەڵەی نووسران لەگەڵ ئەو دەستگای چاپانە کێشەی شتێدایە یعنی ئەوە ڕوبەڕووی چ باشێک و خراپێک دەبنەوە کە لەگەڵ نووسرانە پەیوەندی ڕاستە خۆتان هەیە
دەمەوێت باسی پەیوەندی نێوان نووسەر و دەستگاکانی بڵاوکردنەوە بۆ بکەیت. وڵا پێشەوەی باسی ئەوە بکەین با تۆزیحێک لەسەر قسەکانی کاگاشتی بدەم. طبعاً ئەو مەسلەی خوێنەر کەچی دەوێ و ئەوەی کە لە بازار ئێستا هەیە ئەو شتانە کە جددی نین دەردی کاگاشیش گوتێ یعنی ئەمە شتێکی عالەمیە پەیوەندی بەو سەردەمی خێراییە هەیە کە ئێستا هەیە پەیوەندی بە سەردەمی سوۆسیال میدیاوە هەیە بۆیە ئێمە وەکو دەستگا کە ئەو وەکو کتێب فرۆش یان وەکو کتێبخانە گلەی ئەوەی هەیە لە دەستگایەک کە ڕەگەزی دیارنیە بۆ نمونە من ناتوانم وەکو فام دەستگای بم بەس کتێبی زانستی چاپ بکەم دەستگایە بم بەس بیرەوەری چاپ بکەم یان دەستگایەک بم بەس ئاینی چاپ بکەم لەبەر چییە لەبەرەوەیە ئەمن ئەگەر ڕەنگە بەس بیرەوەری چاپ بکەم وەکو دەستگایەکی ئەهلی کە هیچ پاڵپشتیەکی مادیم لە هیچ لایەنەکەەوە نییە ناتوانم بەو داهاتە کتێبی دیکە چاپ بکەم و پێی بژیم دەستگایەکەم لەسەر پێ ڕابگرم بۆیە ناچارم لە پاڵەوەی کە بیرەوەری چاپ دەکەم و ڕۆمانێکی جددی و کتێبێکی شیعری جددی لە پاڵەوە کتێبی بۆ نمونە گەشە پێدانی مرۆیی چاپ بکەم بۆی بتوانم لەبەرەوەی دەزانم ئەو گەشە پێدانی مرۆیە زیاتر دەسێتە ناو خەڵک و تەسویقی پێ دەکرێت لەبەر ئەوەیە یعنی من دەتوانم بەوە ئەوەش بژێنم بەوە ئەوەش لەسەر پێ ڕابگرم بۆیە ئەو کێشەیە هۆکارەکەی ئەوەیە ینی هۆکارەکەی ئەوەیە کە تۆ ناتوانین دەستگایەک لەسەر پێ ڕابگری ئەگەر بەس کاری جددی بکەی ئەوەی کە ئێمە پێمان وایە کە جددیە سەبارەت بە بینی دەستگا و نووسەر ینی دایمەن نووسەرەکان کە دێنە لای ئێمە بەگشتی هەر دەستگایەک کۆمەڵێک بنەمای هەیە ئیشی لەسەر دەکات کۆمەڵێک ستایلی هەیە بەعام لەگەڵ نووسەرەکانی خۆمان مرتاحین وا تێگەیشتنی باش هەیە بەڵام لەگەڵ ئەوەش هێشتان گرفت هەیە بۆ نمونە نووسەرێک دەیەوێ کتێبەکە لۆگۆی تۆی بەسەرەوە بێ بەڵام بەو فۆنتەی خۆی دەیەوێت بۆ ستایلی خۆی دەوێت بۆ قەباری خۆی دەیەوێت لە کاتێکدا کە هەر دەستگایەک جەنابەت دەزانی ستایلی خۆی هەیە لە فۆنت لە قیاسی لاپەڕە لە ستایلی دیزاین یعنی من ئەو کێشانە دایمەن ڕوبەڕوومان دەبێتەوە مەسەلەن نووسەرێک دێ دەڵم کاکە باشە ئەمە بەو شێوەیە کە جەنابەت دێتەوێ بە هەموو شوورتەکانی جەنابەت ڕازینە بۆ شێوێ بۆ دەکەین بەڵام با لۆگۆی ئێمە بەسەرەوە نەبێت کەسی ئەو ڕازی نییە ڕازی نییە لۆگۆی ئێمە بەسەرەوە نێ بۆ ڕازیشی نییە لەوەی کە لۆگۆیەکەی بەسەربی بە شروتەکانی ئێمە بڕوە دایمەن ئەوە یەک لە کێشە گەورەکانە کە ئێمە ڕوبەڕووی دەبینەوە یەکێکی دیکە لە کێشەکان ئەوەیە نووسری ئێمە مەغدورە بە بەراورد بە نووسری وڵاتانی دیکە وەرژێڕی ئێمە نووسری ئێمە مەغدورن بۆ معنایی کە تۆ کتێبێکت هەیە وەکو نووسەرێک پێویستە خزمەت بکری پێویستە حەقەکەت پێ بدرێ و پێویستە کتێبەکەشت بە جوانترین شێوە بۆ چاپ بکرێت بەڵام لەبەر ئەوەی لە وڵاتە دەستگایەکان لەسەر پێی خۆیان نین بۆ ئێمە ناتوانین ئەو شتە بکەین یعنی یەکێک لەو شتانەی کە گرفتە بۆ ئێمە ئەوەیە ناتوانین حەقی نووسەرەکان بدەین ناتوانین بە شێوێش شایستە ئەگەر خۆیان سپۆنسەری نەکەنیان لایەنێک نەببینەوە کە سپۆنسەری بکە ناتوانین بە شێوێکی ڕێک کتێبەکەی بۆ بڵاوکەینەوە ئەسڵان ڕەنگە نەتوانین چاپیش بکەین ئەوە یەک لە کێشە ینی بنەڕەتیەکانە کە نازانم چی لێ بەرپرسە چکە ئێمە دەستگایەکی وەتەنیشمان نییە دەستگایەکی چاپی نیشتیمانی کە نووسەرەکان ئەوەی کە توانای نییە پەنای بۆ بە ئەوەی کە تواناشی هەیە خۆی دەچی لە هەر دەستگایەک بیوە کتێبەکەی چاپ دەکات هیچ کێشەی نییە بەڵام ئەو نووسەرەی یان ئەوە ژێڕێی کە حەزی لە ئیشەکەیەوە ئیشەکەشی جوانە بەڵام حەقەکەی نادرێت لە بەرامبەرەوەدا ئەو وەرژێڕانە خراپەی کە بڵاوبوویتەوە بە هەموو سەقافەی کوردی یەکەکە لە خراپیەکان ئەو مەسەلەی ڕێنووس و خاڵبەندیە بۆیە ئێمە کە دەستگای فاممان دامەزران لە یەکەمەوە بڕیارماندا کە ئیش بە کوالێتی بکەین کوالێتی لەسەر ئاستی زمان ڕێنووس و خاڵبەندی پێداچوونەوەی ڕێک و پێک دیزاینی ناوەڕۆک هەموو ئەوانە بە شێوەیەک بن کە فعلەن یعنی خەڵکێک ئیشارەتی بۆ بکە خەڵکێک ئاماژەی بۆ بکە و حەز بکە کە لە لای تۆ ئیش بکە لە لای تۆ کتێبی بڵاو بێتەوە و هەر ئەوە شەوای لە ئێمە کردووە زۆر جار وەکو گوتم نووسەر هەیە دێتە لای ئێمە دەڵێ بەس لۆگۆیەکەی ئێوەی بەسەرەوە بێ من ڕازیمە بۆی کە پارە زیاد لێ وەرگرن کتێبەکان بۆ خۆتان بیان هەر شتێک بێ ئەو ئیشکردنا زۆر گرنگە یعنی گرنگە لەوەی کە پەلە نەکرێ ئەوەی کە گرفتی دروستکردیە پەلەکردنە دەستگایەک دەیەوێت لە زیاتی 10 کتێب 50 کتێب
پێکەوە بڵاو کات و بیباتە معرەزێک ئەو گرفتەی دروست کردیە کە بەسەر لایەنەکاندا زاڵ نەبی هەم ڕێنووس و خاڵبەندی هەم دیزاین هەم پێداچنەوەی کتێبەکە جاروی کتێبەکە بە یەک جار وەژێڕا و یەکسەر بڵاو کراوەتەوە ئەو کێشانە دروست بووە. ڕاستەکەی کاکە ئاشتی لە خەبەرێکی خۆشت دامێ پێش بەرنامەکە گوتت ڕێژەی ئافرەتانیان ڕێژەی مێینە لە کڕینی کتێب زۆرە لە کتێبخانە دەمێ باسی ئێستایی کڕیارم بۆ بکەی و هەروەها هۆکارەکانی ئەو زۆربوونی ڕێژەی ئافرەتان چکەمە خەبەرێکی ئیزگار باشەیەنی من دەتوانم بڵێم وەکو کتێبخانەکەی خۆم کە قسە بکەم ڕێژەی خوێنەرەکانم کە ڕۆژانە کە هەمووشۆی کتێبخانەکەم دەکەن تانم بڵێم لە 170 ئافرەتە ینی دەتانم بڵێم زیاتریش باشە ینی هۆکارنجیشن بەڵێ ئێستا جی لە کتێب دەخوێنتەوە دەتوانم بڵێم لە تەمەنی دەساریش بەڵام ڕێژەی 15 بۆ 25 زۆرینەیە لە 25 بەرەو سەرتر بەڵام ئەو بینەی کە لە 15 بۆ 25 زۆرینەیە کە زۆرترینیان هۆکارێکەیە هەم سۆشال میدیا هەم هاوڕێیەکانیان هەم کاتە کە دەبینی هاوڕێیەکی لە زانکۆ یان لە قوتابخانە لە ڕووی هەڵسوکەوت و قسەکردن و ڕەوانبێژی گۆڕانکاری بەسەداهاتی هۆکارەکەی چییە خوێندنەوەی کتێبە یان بەشێکی لە ماڵەوە کە چاوی کردو تۆ دەبینی کتێبخانەیەک لە ماڵەوە هەیە باوکی هاوکار بووە یاهاندەری بۆ یان هەیە مام یان هەیە خار یان هەیە خوشی ئیتر ئێستا دیاریدەیەکی زۆر باش لە کوردستان و بە تایبەتی لە هەولێرێ کە ڕێژەیەکی زۆر چاک ئافرەتەکانمان کچەکانمان خوشکەکانمان هاموشۆی کتێبخانە دەکەن و بەشە چی هۆکارەکەی کتێبخانە بەو شێوازەی کە ئێستا هەیە لە هەولێر بە تایبەتی خوێنەر دەیەوێت بێتە ناو کتێبخانەیەک کە ئەوەی دەیەوێ لە بەرچاوی بی لە بەردەستی بی و تێیدا پشوو بدا و شوێنێک کە قاوێش تێدا بخواتەوە شوێنێک کە هەرچی دەیەوێ ئاسان بەدەستی دەخا ئەوە هۆکارێکشن کە بۆ ڕاکێشانی خوێنەر بەڵام لایەنەکەی تر کە باسم کرد هۆکارەوە بوو کە گۆڕانکاری بەسەر برادەر و دۆست و کەسەکانی داهاتیە ئەویش دەیەوێ چەقبەستو نەبی نەمینێتەوە هەوڵ دەدە بەرەو پێش بڕوە کەواتە چ هۆکارێک هەبووە کە گۆڕانکاری ڕوویدا لە هاوڕێیەکەی لە خوشی لە برادەرەکەی کتێب تر ئەویش هەنگاو دەنێ ینی ڕۆژانە ئێمە لە سۆشال میدیان لە کتێبخانە پرسمان پێ دەکرد نامەمان بۆ دەنێنرێت ئێمە تازە دێنێ ناو دنیای خوێندنەوە چیتان پێ باشە چیمان بۆ پێش ڕێنمایی مامکەن ئێمە هەڵبژاردن وەکو هەڵبژاردن ڕێ بە خۆمان نادەین کتێب بەڵام وەکو ڕێنمایی چەند پرسیارێک لەو خوێنەرە دەکەین ئاستی ئارەزووی حەزەکانی چییە لۆی بتوانین پێی بڵێن کە تۆ دەتوانی ئەو بەشەی بخینیەوە سەرەتا بەڵام وەکو هەڵبژاردن ئەوە دێ هەیە ناو کتێبخانەکەی دەڵێن بڕۆ بەشەی لە خۆت بە ئیسراحەت خۆت بگەڕێ تەماشا کتێبەکان کە بزانیت چی شتێک سەرنج ڕادەکێشی ئەمە دەتوانین بین دەربارەی ئەو کتێبە قسەت بۆ بکەین یان دەربارەی کتێبی تر تا شتێکت بەدڵ دەبی کاکە سەنگەر لە هەموو دنیا شتێکی پێڵێن ئیدیتۆر یعنی دەستگاکە ماڵێن کەسێکی هەیە یان لێژنەیەکی هەیە لە ڕووی خاڵبەندی و ڕێنووس و زمانەوانی ئەوانە زەبتیەکە بۆ نمونە مامۆستایشی زانکۆیە لەسەر ڤایرۆسێک کتێبێک دەنووسێ لەسەر ڤایرۆسی کۆڤید بۆ نمونە مەرز نییە ئەو دکتۆرە بزانێ ڕێنووس چییە یان بزانێ زمانەوانی چییە ئێمە دەستگاکانی ئێمە ئیدیتۆر نییە ینی مەسەلەن کەسێک لەسەر توتن لە بۆ نمونە لە شارە زوور کتێبێک دەنووسێ یان گرم و جۆ لە قەرات ئەم پیاوە پسپۆڕی بواری نووسین نییە بەڵام تەجربەکە و ئەزمونونەکەی هەیە کە ئەم کتێبە داتە ئەو دەستگایە ئەو دەستگای کەسێکی نییە ئیدیتۆر بێ یان با بڵێن چیرۆکەی بۆ بڕازانێتەوە یان لە ڕووی زمانەوانی و ڕێنووس و خاڵبەندی ئەوانە بووی تەرتیب بکە ئێمە بۆ ئیدیتۆرمانیە بۆ دەستگایانە ینی پێیان عیبە یان پێیان چێنی یەکێک لەو کێشانەی هەبووە ئەوە بووە کە ئێمە لە دەستگای فام
توانیتمان تا ڕادێشی زۆر ئەوە بەسەری دازار بین و بیکەین بۆ نمونە کتێبی زانستیمان هاتیتەلا کە هیچ پەیوەندێکی بە زمانی داڕشتنەوە نەبووە تەنیا معلوماتەکەی داوە تەنیا ئەو معلوماتەی کە پێویستە لە ڕووی ئەو علمە دایتە خوێنەر ئێمە هەستاینە دامان ڕۆشتەوەەوە نەک هەر ئەوە یعنی ئەمە باوەڕ بکە یعنی نووسەر هەیە لەوانەیە 30 ساڵە نووسەرە کەچی زمانش یەکجار خراپی هەیە کە دێتە لای ئێمە و ئامادەیە ئێمە دەستکاری زمانەکەی بکەین و بۆی دابڕێژینەوە بە جوانترین شێوە و زۆریش سوپاسشمانەکە بەڵام لە بەرامبەر ئەوەدا تۆ کەسانێکی دیکەت هەیە کە نەسی خۆی بە نەسی خۆی بە مقدسە زانی و پێی وایە نابی یەک کەلیمەوە ئەگەر غەڵەتیش بنووسی نابی دەستکاری بکەیت ئەو نەوە ئەوەشەی بەڵام ئێمە ئیش لەگەڵ ئەو نەوە کەسە ناکەین ڕاستی ئەمە وەک خۆمان تقریبا نیزامی ئیدیتۆر بە تەواوی پەیڕۆ دەکەین و وەکو فیدباک بۆشمان گەڕاوەوە هەم لەلایەن نووسەرەکان هەم لەلایەن خەڵکی دی نووسری دیکە لە ئەوروپا ئیشیان کردی و هاتینە لەگەڵ ئێمە عقدی کتێب چاپکردنمانە بۆ پاشەوەی کە بە مەرحەلەکاندا ڕۆیشتینەوە فعلەن پێیگوتی نەگوتی ئەوەی کە دیتیتم هەر لە ئەوروپا و لە وڵاتانی دیتیتم یعنی ئەوەی کە وەکو ئیدیتۆر مەسەلەن تۆ بەشێکی ئەو کتێبە دەخوێنیەوە ئیدیتۆرەکە یان پێدا ئەوەی کە پێدا دەستەوە تێبینیەک لەسەر ناوڕۆکی بابەتەکەش دەدا نەک لەسەرەوەی کە فلان کەلیمەت بە غەڵەت نووسیە و فلان خاڵت دانە نایە فلان فاریزە دانە نایە لەسەر ناوڕۆکی بابەتەکەش تێبینی داوە کاکە ئەو بابەتە پێویستەوا بێ و ئەو هەز دەکەم غەڵەتێک لێرە هەیە یانەوە بەیەکەوە بە تەنسیق چاکراوە یعنی ئەمە تا ڕادێشی زۆر ئەومان پەیڕۆ کردووە و تێشیدا سەرکەوتوو بین هەزەکەم وەکو ئەوەی کە فیدباک بوو وەکوی کە دەنگدانەوەی هەبوو زۆر باش بوو باشە درێژە بە بابەتەکە دەیت بەڵام دوای وچانێک ئازیزانم وچانێکی کورت و دەگەڕێنەوە لای بەڕێستان ئازیزانم گەڕینەوە لای بەڕێستان کاکە ئاشتی قسەیەک پێیا بووە ناو خەڵک لە سوسیال میدیا دەیبیستم زۆزارە لای نووسرایش دیبیستم کتێب خراپ دەکا و کتێب ئەخلاقت تێکەدا و ئەوەی کتێب بخوێنێتەوە فاشی لەو ئەم هجوومە لەسەر کتێب چییە؟ مع العلم یعنی لەگەڵ ئەوەی دنیا زۆربەی شتەکانی گۆڕا کتێب هەرمایەوە خۆ دەزانی یعنی ئامرازەکانی گەیاندن لە گوێدرێژ و باژیر و ئەسپۆ و گۆڕا بۆ تیارە و سیارە و نەزانم چی کتێب هەرمایەوە ئامرازەکانی پەیوەندی لە هینەوە لە تەلەفۆنی نۆرمۆڵەوە گۆڕا بۆ وەتز ئەپ و نازانم چی و چی و کتێب هەردەمێنێتەوە ئەنی کتێب مقاومەی و بەرگری زۆری کردووە لەگەڵ گۆڕانکاریەکانە هەر ماوەتەوە ئەم هەڵمەتە چییە ئەم هێرشە چییە لەسەر کتێب ئەو هەڵمەتەی کە باسی دەکەی زۆر تووشی بوویمە من بەڵێ زۆر ناوی نووسەرەکان ناینم بەڵام مەسەلەن کۆمەڵک نووسەر هەیە کە دەبینی لە سۆشال میدیا جیاواز دەردەکەون هەرسوکەوت و قسەکردن و کتێب فاشەلی کردم و کتێب لە نەگەڕانانی بخۆم و کتێب ئەو دایکە یان ئەو باوکە دەڵێ کچم خونی کتێب نەکەوی ئەوە نووسەرەکە خۆی ئەو نووسەرەکە ها نابینسی لاتە تااقتم نییە شێدبی ینی زۆر کچ هەیە زۆر کوڕ هەیە کە خوێنەرن دێن مامۆستا من ئێستاگە باز بکەم هەیە خوێنەرمان هەیە کە دێتە کتێبخانە کە کاگاتە کتێبی دەباتەوە ماڵێ بە نەو حەق دەباتەوە ماڵ دەیداتە جیرانەکەی لە جیرانەکەی لە سەربانی لێ وەردەگرتەوە لە ترسی داچ هەیە کە دەستەوە ماڵێ جانتایەکەی تەفتیش دەکرێت ینی ئەو دیاریدەیە کە باسی دەکەی زۆرمان هەیە وەکو دایک و باوک بە خۆی مناڵەکەی دەینی بە حەلاگە کتێبی بۆ دەکڕی بەڵێ ڕاستە بەڵام ئەوەی باسیشی دەکەین کە کتێبیان پێوایە ناشیرنت دەکەوتێکە دەدا ڕێژەیەکی کەمە ئەو ڕێژەیە نییە کە تە دیاریدا بەڵام دیاریدە جوانەکە ئەوەیە کە دایک و باوکێکی زۆر ئێستا تێگەیشتێ مناڵەکانی کتێبێ منداڵەکەی هەیە دەڵێ نامی وەک خۆمبی هانی دەدە تەرژی دەکەم منداڵەکەی دێنی ئیتر بە خۆی دادەنیشی چەندی هەرگرت دێ حسابەکەش لە واصلەکە بەڵام ئەویتریان کۆمەڵک کەسایەتی کە پەیدا بوون ئیتر مەسەلەن تەئسیراتێکی دروست کردێ لەسەر ئەو دایک و باوکە کە دەڵێ توخنی کتێب نەکەوی لەبەرەوەی تااقتم نییە تێک بچی یان ئەجینا بەگشتی ئەگە بێن باسکە ئەو دیاریدەیە نەبوویتە دیاریدەیەک کە ترسێکی دروست کردوی لەلایەن خانەوادەکان و لەلایەن
کەسەکانەوانی کە دەخوێنەوە شتە چی ئاساییە ئەو بابەتانش پێم وایە لە هەموو جیهان ئەو دیاریدەیە هەیە بەڵام بەگشتی ئێستا دیاریدەی خوێندنەوە خەڵکێک دایک و باوکەکان خێزانەکان هان و هاندانی منداڵەکانیان دەکەن کە کتێب بخوێنەوە دایانەوێت منداڵەکانیان زیرەک بن وشیار بن دایانوێت بنووسن ئەرکومافی خۆیان بزانن ڕاستا کۆمەڵە قوتابیمان پەیدا بووە کە پۆلی 10 و 11 کتێبیان نووسیوە کتێبمان بۆ چاپکردووە زۆر ڕاست یعنی ئەو گۆڕانکاریە هەیە ینی خەڵکێکی زۆر هەیە مامۆستا تەلعات هاموشۆمان دەکا دەڵێ من کتێبم نووسێ ڕۆمانم نووسێ چیرۆکم نووسێ شعرم نووسێ کەواتە گرنگ نییە و چۆنی نووسە باشیان خراپ لە ڕووی داڕشتنەوە پەیامەکەی دەگەیان ناگە بەڵام گرنگ هەوڵێک هەیە ئەویش دەیەوێت شتێک بکە ینی کەواتە ئەوە دیاریدەیەکی زۆر باشە زۆر ڕاستە پێویست ئەمەش وەکو کتێبخانە بۆ بە تایبەتی خۆم زۆر هانی ئەو گەنجانە دەدام لەگەڵیان دادەنیشم گفتوگۆیان لەگەر دەکەم لەوەی بتوانم یارمەتیان بدەین خۆیان بنووسن پشت بە کەسی تر نەبەستن لە بواری نووسین بە تایبەتی قوتابیەکان هەمیشە هانیان دەدەم مثلا خۆتان داڕشتن بنووسن خۆتان مامۆستا سیمینارێکەیە هەوڵی سەرچاوە بدەن من بۆ بنووسم تۆ تەنیا تۆ وەکو جێراوەیەک بچی پەیامەکە بگەینی ئەگەر خۆت داڕشتێک نووسی دامنە لە بیدایەتی 8 لەسەر 20 ئیتر لە هەوڵی دووەم و سێم لەوانەیە بیگەینێ 15 و 20 بەڵام ئیتر ئەو کات تۆ فێر بووی فێر بووی کە بنووسی فێر بووی چۆن بیر بکەیەوە چۆن فکر بکەیەوە چۆن وشەکان لێک بدەیت چۆن ڕستەکان دروست بکەیت بەڵام بە تۆ ئەگەر هەر چاوت لەوەی بی سەرچاوە لەوی ئیتر ناتوانانی ئەوەی دەتەوێت بەدەستبینی ڕاست کاکە سەنگەر تو کەسێکی خوێنەواری و چەندی کتێبیش نووسیوە و بەڕێوەبەری دەستگایەکی بەڕێزیشی مێژووی ئێمە لەگەڵ کتێبە خۆ دەزانی مێژووی ئێزگار کۆنە دەتەحتا ئێمە ئاینەکەشمان کتێبە ینی کتێب لای ئێمە شتێکی مقدسە خۆ دەزانی یعنی لە منداڵیەوە ڕاهاتوینە و کتێبە ماچکەین و لە سەنی چاوماندانێن و ینی لە شوێنێکی بەڕێزابێ لە شوێنێکی پاک و خاوێ نابێ ئەم هەڵمەتی دژە کتێبە تو بۆچی دەگەڕێنیەوە ینی ئەم ئەگەر بەڵێ ینی چێ بەرژەوەندی لەوەدا مەسەلەن کتێب ناشریم کرێ ڕەنگە ئەمە جۆرێک لە خۆ بە دەرخستن بێ ئەگەر مەبەستت هەر لە ناو کووردا ئەگەر مەبەستیشت لەسەر ئاسی عالەمیە خۆ نەک کتێب ئێستا نووسەریش مەترسی لەسەرەکەەوە نووسەر نەمێنێ نەک ئەوە نەمێنێ لەبەرچی لەبەرەوەی ئێستا باسی AI دەکرێت چیرەشی دەستکرد کە ئەگەرە تو داوای لێ بکەی شعرەکەت بۆ نووسێ شعرت بۆ بەس معلوماتەکەی بدی و شعرەکەت بۆ دەرداوای داوای چیرۆکێک لەو کە بە کورتترین ماوە تەنانەت ڕۆمان هەیە بە AI نووسرا ینی بە زیرەشی دەستکرد یعنی ئەوەندەی کە بە دوواداچون بکەین بۆ ئەو مەوزوعە ینی مەترسی دائیمەن هەبووە لەسەر ئەو داهێنانەی کە ئینسان هەیبووە لە سەردەمی با بڵێن لە نهایەتی سەدەی 19 کە کامێرا دادەهێنرێ باسی ئەوە دەکرێت کە ترس لەسەر هونەر هەیە لەبەرەوەی ئەو کات هەموو وێنەکان بەدەست دەشێشران وێنەی خەڵک بەدەست دەشێشرا کە فۆتۆگراف پەیدا دەبێ بە مەترسیەکی زۆر گەورەی دادەنێن کە ئەو ئینسان لەو ڕۆوە ئیشی نەما و فۆتۆگراف هەموو شتێک دەکات بەڵام تەماشا دەکەی پاش ئەوە شێوەکاری چەندی قوتابخانەی شێوەکاری پاش فۆتۆگراف دروست ڕاست ئەو قوتابخانە شێوەکاریانە هەنا و ئێستاش لە تقریبا ساڵی 2008 باسی ئەوە کرا کتێبی کاغەزی نامێنێ لەبەرەوەی ئینسان هەمووی لە دیجیتال دەتوانێت هەموو شتێک بکە و هەموو شتێک بخوێنێتەوە تەنانەت سایتی ئەمازۆن کە بەناوبانگترین سایتی فرۆشە ئەو کازیاتر پەیوەندی بە کتێبەوە هەبوو عقدی لەگەڵ چەند نووسەرێک کردبووەوەی کە کتێبی کاغەزی طبعا نەکەن ئیتر بە ئۆنلاین کتێب چاپ بکەن و هەر بە ئۆنلاین بیفرۆشن کەسی دواتر تەمەشات کردوانە یعنی کتێب ئەو قیمەتی خۆی هەر دێتەوە و هەر بەردەوامیش دەبێت لەبەرەوەی ئینسان بەردەوام داهێنانی نوێ دەکا وەکو گوتم ئێستا سەردەمی ئەوەیە باسی نەمانی نووسەریش دەکرێت نەک نەمانی کتێب و بێحورمەتکردنی کتێب بەڵام کتێب وەکو بینیمان هەر لەسەر پێی خۆیتی و نووسەریش دەتوانێت هەر لەسەر پێی خۆی بی لەبەرەوەی ئەو زیرەکە دەستکردەی کە عەقلی مرۆڤ داهێنایە خوار عەقلی مرۆڤ ئەو ڕۆمانەی نووسیە دەتوانێت داهێنانێکی باشتر بکە لەوەی کە AI یان هەر ئامێرێشت کە دەتوانێت بکە زیرەش دەستکردنی خۆت ناتوانێت مەسەلەن ڕۆبۆتێک
ڕۆمانێکت بۆ بنووسێ لەگەڵ ئینسانێک کە کۆمەڵێک یادەوەری هەیە مێژوێشی دوور و درێژی تاکە کەسی هەیە کۆمەڵێک ئینفعالاتی هەیە دەتوانێت تعبیر لەو شتانە بکە و لە ناخی مرۆڤیش باشتر تێدەگا قەت ڕۆبۆتێک ناتوانێت منافسەی داهێنانی ئینسانی بکە ئەوەش دەچێتە ئەو چوارچێوەیە یعنی کتێب داهێنانێکی گەورەی مرۆییە و مرۆڤ لە داهێنانی بەردەوام دەبێت بۆیە ئەوانەی کە دژایەتی دەکەن ئەوان نامێنن داهێنان هەردەمێنێت داهێنانە کار بەردەوام دەبێت بەڕێستان لە دەستگای فام لە زۆر بوارە کتێبتان چاپ کردووە ئەو بوارانەی کە با بڵێن خەڵک ئیسیزابەی باشیە ڕیاکشن و کاردانەوەی خەڵک بۆی باش بووە بیرەوەرین ڕۆمانە وەرجێڕن ئەوانەی ئێستا بە دەرەجەی یەک ئەوانن کە دەستنە خانەی گەشە پێدانی مرۆیی ئەوش لە بەرەوەی گەنجەکانن وە جۆرێک لە سەتحی بوون هەیە لە ناو خەڵک حەزی لێ بە سەریعی لە شتەکە تێبگە چۆن سەرکەوتو دەبی چۆن دەتوانی بژی چۆن دەتوانی بە هەفتەیەک وا بکەیت چۆن دەتوانی بە 10 ساعت وا بکەیت ئەوانە تا ڕادەیەک ئەگەر وەکو ڕقم باس بکەین ئەوانە زۆرینەوە لە پێشن بەڵام وەکو کتێبی زدی بێگومان ئێستا بیرەوەری لە ئاستێکی باشی پێشکەوتندایە خەڵکێکی زۆر هەم بیرەوەری دەنووسێتەوە و هەم ئەوەشکە خوێنەری زۆرە لە دوای ئەو دەتوانین بڵێن ڕۆمان و شیعر ینی ئەدەبیات بەعام یەکەکە لەو بوارانەی کە گرنگی خۆی لەدەست نادا وەکو چۆن گرنگ بووە لە کۆنەوە گرنگی خۆی ئێستاش لەدەست نەداوە ڕۆمان و شیعری باش ئێستاش هەر لە پێشەنگەکانی فرۆشی کتێبی ئەدەبیاتدان باشە دەست خۆش بکە کە ئاشتی ئێوە بتانتانەوە ڕاستە و خۆنا ڕاستە و خۆ پەیوەندیتان لەگەڵ دەستگا ڕسمیەکانە هەیە ڕێو ڕسمەکەن سمینارەکەن کۆڕەکەن ئەو دەستگا ڕسمیە تا چەند هاوکاری ئێوەن تا چەند پشتگیری پێشکەوتنی کتێبخانەکان دەکەن ئێستام لەو ماوەیە بەڕێزت سنتەرێک تازە دەکەیەوە ناوەندێک تازە دەکەیەوە لە دروستکردنی ئەو ناوەندانە تا چەند هاوکارتان بەنسبەت ناوەندە هەلیەکان من وەکو ناوەندی خۆم کە باز دەکەم بڵێ ئەوەی کە کراوە هەمووی بە پاڵپشتی دارایی خۆمان کراوە هیچ یارمەتێکی دارایی لایانی مەحنەویش نەکراوێتەنە تەنانەت وەکو لە دوورەوە بەس تەنیا دەستخۆشی کراوین هەر ئەوەندا یعنی تەنانەت سەبکە گوڵێکیشمان بۆ نهاتووەکە کە ئەوەی ئێستا ئەمە دەیکەین پێمان خۆت ئاگاداری کە زیاتر لە خلالی ئەو سێ سارەی زیاتر لە 170 چاڵاکیمان لە شاری هەولێر ئەنجامداوە بە کۆڕ و سیمینار و کۆڕی شێعر و ناساندنی کتێب کە کۆمەڵێک شتمان کردووە بەڵام ئەوەی کە گرینگە ئەوەی ئامانجی ئێمەیە هاتنی کۆمەڵە گەنجێک لە ماوەی ئەو سێ ساڵە کە لە شوێنەکانی تر سەرقاڵ بوون ئێستا سەرقاڵن لە ناو کتێب و کتێبخانە سەرقاڵن بە کۆڕ و سیمینارەکان لە ناو کتێبخانە کۆمەڵە خەڵکێکی ڕۆژانە دێدادەنیشی خەریکی خوێندنەوەی کتێبە نایەوێت لە شوێنی تر سەرقاڵ بێت بەڵام ئەگەر بێت و باسی لایانی پژگیری بکەیت نەخێر هیچ شوێنێکی ڕسمی و ئەهلیش تەنانەت بە دەستخۆشیش لە نزیکەوە لەمان نەکرایە پژگیریش نەکراوین هانیش نەدراوین بۆ ئەو کارە ئەوەی کە کراوە ئەوەی کە دەرشیکەین هەموو هۆکارەکەی هاتنی ئەو لێشاوە گەنجەیە کە دانەوێ شوێنێکی جوانتر و باشتر ئەوە هۆکار بوو کە ئێمە ئێستا ئەو ناوەندەی نوێ کە لە سەرەتای ئەفتەی داهاتوو مەراسیمی کردنەوەی بۆ دەکرێت ئەوە هۆکار بوون کە ئێمە بڕیار بدەین کە بزانیمان هەولێر پێویستی بە ناوەندی ترە بە مرکزی سەقافی و ڕۆشنبیری زیاترە تر ئەوەی کە کراوە هەمووی لەسەر حیسابی جیرفانی خۆمان کراوە بەڵام ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین خزمەتی زیاتری کوردستان لە هەولێر زیاتر بکەین لە ڕێوە فەرهەنگی و کولتوریەکە بەڵێ ینی ئامانجیمە ئەگەر لایەنە مادەکەی بی من ئەو کاتێک کە دەستم بەو کارەی کرد لەسەر شۆستە بووم دەستم بەو کارێک کرد حیبم نەبوو زۆر باش بوو بەڵام ئەو کارە ئەوەندە خۆشم دەوێت کە 32 ساڵە تێیدام ئیتر ناتوانم دەستبەرداری بم تر ئەوەی دێتە بەردەستم و ئەوەی بەدەستم دەکەوی هەر دەمەوێت لە کتێب و کتێبخانە سەرفیکەم ڕاست کاکە سەنگەر مەسلەی کتێب یان با بڵێن مەسلەی ئیستیجابەی خەڵک بۆ کتێب تۆ جەنابەت ئاگاداری ئێمە وەکو نەتەوە نیشتەجێی شوێن نین بەس ناو زمان
يعني نلا متحدة نلا عصبة نلا دول خليجي عربي نلا دول خليجي كردي هزنين يعني ليش هناك اعتراف من بينك راو نم يجو من براو خوار مشيان توا جغرافيا شان دا باش كردينو سربا ولاتاني ترى بۆچی شارەکانی ئێمە دەسەڵاتی ئێمە لەمە ناگا کە ئێمە نیشتەجی زمانین زیاتر لەوەی نیشتەجی کوڕێ ئەرزی بین یعنی ئێمە لەو هەسارەیە وجودمان نییە بەس لەناو زمانە هەمانە یعنی حتا ئیسلاحیشمان لە ڕێگای حاجی تۆفیقی پیرەمێرد و لە ڕێگای حاجی قادری کۆی هەر لەناو زمانەیە حتا نوێگەریشمان یعنی لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لە ڕێگای فایق بێکەس و قانوع و ئەوانەوە هەر لەناو زمانەیە تەنانەت تاکە دیکۆمنت یعنی یەکەم دیکۆمنتی بوونی نەتەوەیشمان هەر مەموزینی ئەحمەدی خانیان بۆچی ئەم شارەکانی ئێمە ئەوەندەی گرنگی بە مۆدرنێتەی مادی دەدەن بە ئەندەرپاس و بە نازانم چی و ئێستا وەرهاوسڵ گرنگی بۆش نادەن گرنگی بەلایەنە فەرهەنگیەکە نادەین لە کاتێکدا شوناسی ئێمە شناسێکی فەرهەنگیە ئەوەندەی شناسێکی ڕسمی بێ یان فەرمی بێ لە دنیا خۆی یەک لەو شتانەی کە زۆر گرنگە تەوحیدکردنی زمانە لە بینی شارەکان تەوحید نەک بەمانای زمانستان دەرد و ئەوانەی ئەوەی کە پسپۆڕی با بڵێن ئەخساییەکان باسی دەکەن تەوحیدکردنی زمان بەمانایەوەی کە تۆ دەقێک دەنووسی لەو دەقەدا شارچێتی نەکەی لەو دەقەدا شتێک بنووسی کە ئەگەر من لە هەولێر بم خۆمی تێدا بینمەوە کابراایك لە دهۆک بێ خۆی تێدا بینێتەوە بەڵام تەسەور کە یعنی ئێستاش هەندێک ئەوە هەیە کە هەر ڕۆشنبیریەکان خۆیان نووسەرەکان خۆیان شارچێتی و ناوچەگەری ئەوانە دەکەن یعنی ئەمە کێشەکەی زەختر کردوتە لە بەرچی لەبەرەوەی دەسەڵات خەم لەو شتانە ناخوا و ئەگەر جەنابەت ڕۆشنبیر بووی یان نووسەروی یان لەو کایە ئیش بکەی جەنابەت ئەو شتانە زیاتر زەق بکەیەوە خۆ دەسەڵاتدارەکەش عیبی نییە لە شوێنی خۆیتی کەواتە ئەرچی یەکەم بەرپرسیارەتی یەکەم لەسەر ڕۆشنبیر و نووسەرەکانە و لەسەر دەستگایەکانیشە بەوەی کە ئەگەر کتێبێک بەو شێوەیە بوو کە هانی شارچێتی بدایان هانی باڵێن تاگەرایی زمان بدا لە شوێنێکی دیاریکراو ئەو ناو کتێبانە نەخاتە ناو فەزای ڕۆشنبیریەوە یعنی ئەو نوع ئیشکردنە زیاتر وا دەکا کە فەرهەنگە یعنی ئەوەی دەمەوێت بڵێم ئەوەی کە ئیش لەسەر تێکدانی فەرهەنگ دەکا دەسەڵات و جەماوەری خوێنەر نییە بە قەدەرەوەی ڕۆشنبیر و نووسەران خۆیان ئەوان ئاڵا هەڵکرد باشە لەسەر نووسەران با قسێ بکەین بە ڕاشکایی نووسەر بە پارەی خۆی بە پارەی لە دەمی ماڵ و منداڵی کردوتەوە دێنێ کتابێک لای بەڕێز چاپەکە 1000 نوسخەی دەداتیە و لۆگۆی تۆی لەسەرە 800 نوسخەی لە سندوقی سیارەکەی دانایە و کەس نایخوێنێتەوە ئەمە گوست دەکەڕینەوە معقول نییە خوێنەر نەمێنێت چکە خوێنەر هەمیشە هەیە ئەگەر ئەو نووسەر بێ ینی ئەگەر ینی ئەگەر ینی برسی هەر هەیە ئەگەر مەطعمەکە باش بێ ینی کەس نییە بڵێ لە بازا کەس برسی نییە هەمان ئەو شتەیە کە باسم کرد ینی ئەگەر بۆ نمونە باسیەوە دەکەن کە کوردنەوەیتە دەوڵەت و خەتای خۆیتی کورد لە ناو خۆی دووبەرەکە خۆ لە بواری فەرهەنگیش ئێمە هەمان کێشەمان هەیە یعنی ئەگەر کێشەیەکی فەرهەنگی هەبێ خۆ خوێنەرشی ئاسایی ناتوانێت بێ کێشەیەکی فەرهەنگی بۆ جەنابەت دروست بکە یان لە فەزای ڕۆشنبیری دروست بکە و ئەگەر کێشەی فەرهەنگی هەبێ دەسەڵات ناتوانێت تەداخولی بکە تێکتری بدا یان چاچی بکە ئەوە ڕۆشنبیر و نووسەرەکان خۆیانن دەتوانن ئیش لەسەر ئەو فەزایە بکەن و ئەو فەزایە بە شێوەیەک ڕابگرن کە بە شێوەیەش تەندروست بچێتە پێشەوە یعنی کێشەکە لە خودی نووسەر و ڕۆشنبیرەکان خۆیان ئەگەر کێشەیەک لە ناو کای فەرهەنگیدا هەبێ بە هەمان شێوە یان دەستگایەکانی چاپیش وەکو کوتم بەشی خۆیان هەیە لەو خراپیە یان لەو باشیە یان دەستگایەکی چاپ کە نووسەرێک دێتە لای خۆ وەکو جەنابەت گوتت یعنی پارەی خۆی دەدا و تۆ کتێبی بۆ چاپ دەکەی لۆگۆی خۆتی لەسەر دەدەی بەڵام لە هەمان کاتدا منیش ئەرکم لەسەرە وەکو دەستگا ئەرچی ئەوم لەسەرەکە بە شێوێکی ڕێک و پێک بۆی بڵاوکەمەوە دیزاینێکی ڕێک و پێشی بۆ بکەم بە شێوەیە کتێبەکە بگەین مەلای خوێنەر کە شایستە بێ یعنی ئەو ئەرکانەی کە لەسەر منە جێبەجێ بکەم بیگەین مەشارەکانی دیکە نەک منیش لە مەخزانەکە فڕی دەم لە بەرامبەر ئەوەی کە پارەکەم وەرگرتووە و هیچ زەرەرێک ناکەم ئەگەر ئەو کتێبە
مەغزەن بی یان لە دەرەبی وەکو ئەرکێشی ئەخلاقی یعنی پێویستە منیش ئەو شتە بکەم و بیگەێنمە خەڵک. دەمەوێت بە کورتی باسی پێشانگاکانم بۆ بکەیت، ئاستی پێشانگاکان، زۆری پێشانگاکان ئێوە وەکو دەستگای بڵاوکردنەوە ڕازین لەو پێشانگانە؟ هێشتانیش لەگەر ئەو بارودۆخێکە لە کوردستان هەیە پێشانگایەکان زۆر باشن و زۆر بەدەمەوەچوونی خوێنەری زۆری هەیە، بەڵام یەک لە کێشە گەورەکانی پێشانگا کە ئێمە دوو پێشانگای نێودەوڵەتیمان هەیە لە کوردستان، هەولێر و سلێمانی، یەک لە کێشە گەورەکان ئەوەیە کە مەوعیدەکان دائیمەن تەحدید نییە، دیار نییە، بە تایبەتی و چەند ساڵی ئەخیری، یعنی با بڵێن کاتی کردنەوەی پێشانگە لەبەرەوەی تۆ چەند مانجێک دەبێت پێشتر بزانی بۆی ئامادەکاری خۆت بکەیت، لەبەرەوەی هەندێک کتێب هەیە فعلەن خەڵک تەنیا لە پێشانگایەکان دەیبینێ، کتێب هەیە زۆر باشە، بەڵام ئێمە خۆمان دەزانین یان تەصنیفاتمان هەیە دەزانین ئەو کتێبە بابەتی پێشانگایە، بەڵام کتێبی دیکە هەیە ئەگەر پێشانگاش نەبی خوێنەری خۆی هەیە خەڵک بە دوای دادێ، بەڵام کتێب هەیە بابەتی پێشانگایە. جاری وایە پێمان دەڵێن کاکە ئێمە پێشانگایەکە بۆ نمونە مانجی 5 دەکەینەوە، کەسی دوایە خەبەر دێ دەڵێن وڵات بەهۆی فلان ئیشکالیەت و فلان شتا ڕەنگە لە مانجی 4 خەبەرت بدەنێ، بڵێن کاک پێشانگایەکە ناکرێت، لە کاتێکدا کە تۆ 3 مانگ پێشتر ئامادەکاریت بۆ کردووە کتێبت ناردیتە چاپ. و یەکێک لە کێشەکانی کەمان لە ناو پێشانگا لەگەڵ ئەو چاپخانانەیە کە کتێبمان بۆ چاپ دەکەن، ئێمە عادەتەن کتێبەکان لە ئێران چاپ دەکەین یان لە تووشیا چاپ دەکەین و ئەوانە بەداخەوە هەتا ئێستاش ئەو گرفتە دایمەن دووبارە دەبێتەوە کە خاوەنی وعدی خۆیان نین لە ڕووی کاتەوە، ڕێزی ئەو ڕێکەوتنە ناگرن کە تۆ هەتا بۆ نمونە تۆ پێ بڵێ کاکە من مانجی 11 پێشانگام هەیە لە ئەوەندە 11 ڕۆژەکەی پێ بڵێ ئەو دەڵێ نا ئەوەندە نییە، ئەوەندە یعنی بە تەحدید کاتەکەشی دەزانی، کەسی لە کاتی خۆی ناگەێنەوە دەست کتێبەکە وە کتێبەکەشت کە بۆ چاپدەکان بۆ نانێرێتەوە هەتا تۆ پارەکەی بۆ نەنێری، یعنی لە هەموو حاڵەتێک خراپ بێت و تۆ دەست لە سەری چاپخانەکانە. ئەمە تەنیا ڕێکەوتن و پێکاتنێکی ئەخلاقی حەلی دەکات، هیچ نەیاسا سیاست و نەدەسەڵات نەهیچ شتێک، چونکە دەسەڵاتت بەسەریدا ناشێت لە وڵاتێکی دیکەیە، بەس ئەو ڕێکەوتنە ئەخلاقیە ئەویش تا ئێستا بەڕاستی خەلەلی تێدایە. ڕاست کاکە شێرکۆ بە کورتی تۆ پەیوەندی و کۆنتاکت لەگە زۆربەی خاوەن کتێبخانەکانە هەیە، ئەکید لە شارەکانە بەرەو پوکانەوەیە یان بەرەو گەشە سەندنە بوونی کتێبخانە لە سۆران، لە ڕاپەڕین، لە گەرمیان، لە شار و شارۆچکەکان بەرەو گەشە، یعنی ئەوەی من دەیبینم لە هەولێر، لە سلێمانی، لە دهۆک، لە سۆران، بە تایبەتی لە سەر ناوچەی بادینان بەرەو پێشچوونێکی زۆر زۆر باشەیە، یعنی ئێستا بەشێکی زۆری کتێبەکانی سۆرانی دەستگایەکانی مەکتەبەکانی بادینان داوا دەکەن لە زمانی سۆرانی بخرێتە سەر زمانی بادینی، لەوێش خوێنەرێکی باش ئێستا کتێبی سۆرانیش دەخوێنەوە، یعنی لە هەولێر لە گەشە سندا لە سلێمانی هەروە. بەڵام من یەک تەوزیعمەیە مامۆستا تەلعات باسی پێشەنگایەکانت کرد، من لەگەر دەستگایەکانی عەرەبی کە قسەم کردووە ئەوان کە دێن بەشداری پێشەنگایەکان دەکەن 5 کتێب هەتا 6 کتێبی چاپکراوی نوێ دەینن، بەڵام دەستگایەکانی ئێمە وەکو باسم کرد بۆ 3 شار هەر دەستگای هەیە 50 کتێبی چاپ دەکات. تۆ لەو ئاخر پێشەنگای هەولێر زیاتر لە 400 کتێبی نوێ چاپ کرا، خوێنەر هەیە عەز دەکا هەمووی بخوێنتەوە، یعنی قبوڵی ناکە ئەو هەموو هەزمی ئەو هەمووی ناکە، کەواتە پێویستە دەستگای فام لە باتی ئەوەی 25 کتێبی چاپکە بۆ پێشەنگە دەتوانی باشترین 5 کتێبی چاپکە، دەستگایەکەی تر لە باتی ئەوەی 50 کتێبی چاپکە دەتوانی باشترین 10 کتێبی چاپکە. ئەو کات خوێنەر دەتوانی لە دەستگای فام و دەستگایەکەی ترش و دەستگایەکەی تریش کتێبەکان بەدەست بخەو بیکڕی، بەڵام کە ڕێژەیەکی زۆر لە کتێبی کوردی کەتە بازار و کەتە پێشەنگا تر خوێنەرەکەش بێتاقەت دەبی، توانای نییە. دوای پێشەنگا یەکسەر دەستگایەکە هێشتان دەرێوەز بە کتێبەکەم نهاتەوە، بە کۆی گشتی دیسان 100 کتێبی کە دێتەوە بازار، هێشتان نەیتوانی ئەوان کە بەدەست بخە، تر ئەوەش هۆکارێکە، یعنی پێویستە چارەسەر بکرێت، بەڵام بەگشتی کتێب لە بەرەو پێشچوونە بەرەو باشیە، من پێم وایە ئایندەیەکی باش و جوان چاوەڕێ کتێب. ئەمە خەبەرێکی ئێزگار خۆشە
من سوپاسی هاتنتان دەکەم ئەرکتان کێشە گەورەتان کردین کاکە سەنگەرزداری کاکە ئاشتی زۆر سپاس بۆیەوە ئەزیزانم خۆشەویستانم بم جۆرە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەی بەرنامەی فەرهەنگ تا بێگەیشتنەوەی شتێر هەر شاد و سەرکەوتن.